بینەرانی عزیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوێمە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ، تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیسان پێشکەش لە خزمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەو هەوتۆی تەلەڤیزیۆن. ئەم میزگردەمان تەشکیل داوە بە بۆنەی 8 مارسۆ کە چەند ڕۆژمان زیاتر نەماوە بە 8 مارس ڕۆژی جیهانی ژن. ئیجازەم پێ بدەن لەلایەن خۆم و بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ ئەم ڕۆژە بە هەموو ژنان و پیاوانی ئازادی خوازی سەراسەری دنیا تەبریک بڵێم. ئەم میزگردەمان تەشکیل داوە بەم مناسبەتە تاوتۆکردنی ئەم مەسەلەی ڕۆژی جیهانی ژن بە بەشداری هاوڕێیان مەلەکەی عێزەتی، ساڵحی سەرداری و هومایونی گودازگەر. هاوڕێیانەکە دەنگی منە بیسن بەخێر بێن بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر مەمنون. زۆر سپاس. سڵاوم هەیە بۆ ئێوە بۆ هاوڕێیان مەلەکە و زۆر سپاس هاوڕێ ئابوو. زۆر سپاس بۆ ئێوەش. هەر وەکو ئیشارەم کرد دوسێ ڕۆژمان زیاتر نەماوە بە ڕۆژی جیهانی ژن 8 مارس. مەلەکە عێزەتی حەز دەکەم ئەوەڵین پرسیارە ماراستەی ئێوە بکەن. خراپ نییە لە رابطە لەگەڵ ڕۆژی جیهانی ژن چاوێ بخشێنین بە وەزیەتی ئێستای ژنان لە کوردستانە و مشاهدە و نگای ئێوە بزانین بە مناسبەتی ئەم ڕۆژە. فرەمان من هاوڕێ بوو ڕاستەکەی بە ئاوا بێژم کە وەزعیەتێکی دووگانە حاکمە لە تحت فشارێکە کە جمهوری ئیسلامی لە تێی 44 ساڵە لە تەزئیع حقوق ژنە لە جامعە ئیجادی کردگە تەبعەن لە کورسانیشە ئەمە حکمی کردگە بێحقوقی، نابەرابەری، سنەتگەل غەڵەت، پیاکسالاری، مەسهەب، قوانین ئرتجاعی جمهوری ئیسلامی گشت ئەمانە لە جامعەی کورسانیشە عەمەڵی کردگە. لەم جامعە کە ئێمە بە عنوان جامعەیەکی متحەزب، بە عنوان جامعەیەکی پێشڕۆ، بە عنوان جامعەیەکە تەنی نەداگە بە عەقەبگەرد لە سنەتگەل سوور و سنەتگەل ئینسانی و سنەتگەل بەرابەری تەڵەبانە، منتەها لە لای ترەوە شاهدین کە فرەتەرین میزان قەتڵگەن تحت عنوان قەتڵ ناموسی لە شارگەل کورسانە ئەنجام بووگە. لە شارێکە کە گەورەترین و فرەتەرین تحرکات ئێعترازی بووگە و ژنان پێشقەراوە لەم تەحوڵاتە بووگن لە فرێ وەختەلا لە جامعەی حمایەت ژنانەوە کە ساڵها لەمەوبەر لە کورسانە لە سنا فعال بووگە، لە شارەکان تر کورسانیشە فعال بووگە، تا هەرتاکە کوشتن ژن لە ناو کوچە کە هاوسا شاهد کوشتنەکەی بووگە و گەرەکی بووگە ممانعەتکات وتیانە پێی وتیانە ژن خۆمە، خۆش خۆمە، دایک خۆمە، ئەیکوژم بە تۆ مەربوط نیە دەخاڵەت مەکە. لە شرایەتێکەوە کە لە زیندانە باوک حکم قەتڵ کەنیشکەکەی سادرەکە و لە دەرەوەی زیندان برازاگ و براو ئامۆزاگ ئەمە ئیجراکەن. ئەم وەزعیەتە هەرو جۆرە کە وتم لە ئێبتدای قسەکانما ئاواسە کە لە جامعەی کورسانە سەرپیچی، مقاومەت، تەنەداین و تەسلیم نەبووین لە بەرابەر قوانینە وجودی هەست، فعالین ژن تەئسیرات خۆیانیان هەست، فعالن لە عەرسەکە. 8 مارس ئەگەر مشاهدەیەکی بێسڵا مرورێکی پیا بکەین لە 12 ساڵەکانە کە 8 مارس لە جریانە بووگە لە شارەکان کورسانە بالئەخەرە ئیتفاقی کەفکە. یەکی هەڵساگە چووگە کێف و سەحرا ئیعلامی کردگە ئیمڕۆ 8 مارسە، یەکی لە ناو خیابانە، یەکی لە ماڵ خۆیە، یەکی لە سالۆنە، یەکی لە مەحەل کارە. بە هەر شکلێک کە بۆیان ئیمکان پەزیر بووگە ئیعلامیان کردگە 8 مارسە ڕۆژ جەهانی ژنە، ڕۆژ بەرابەری بین ژن و پیاگە، ڕۆژ حقوق بەرابەرە، ڕۆژ نەوتن بە نابەرابەریە، بە تەحقیرە، بە فرودەستی ژنە، بە مۆقعیەتێکە کە ژن لە جمهوری ئیسلامیە ئیسە بە عام تحت ئەو قوانینەوە ئەو شرایەتێکە حاکمە تیا قەراری گرگە. منتەها لە کنار ئەمە بێحقوقی، لە کنار ئەمە سنەت و فەرهەنگ غەڵەت، لە کنار ئەمە قوانین ئیسلامی، لە کنار ئەمە حتا بە دەرەجاتێ ناسیۆنالیزمێ کە ئرتجاعی و عەقەبماندەست عەمەڵی کردگە و لە مقابڵ بێحقوقی و کوشتن ژنە ساکت بووگە، هیچ شتێکی نەوتگە و نزارەگەر ئەم ئەوزاع بووگە. در نتیجە ئەم بە قۆڵ ئێژێ دو فاکتو بووین وەزعیەتە لە کورسانە شاید لە باقی جێگەل ئێرانە
فرەتر دیارە فرەتر ئەتوانی ببینی کە لە کنار فعالین حقوق ژنا کە پەرچەمدار ئازادی و بەرابەرین ژنگەلێکن کە لە حقوقی ڕەنجەوەن بە ئزدواج ئیجباری مەجبورەون وەفرە مشکلاتتر کە تەکێ دەست بە گەریبانن دەنیشن ناتوانین ئاوا بە سادە ئیعلام کەین بژی نا وەزیە ژنان لە ئێران لە کورسانە فەرقەکە متفاوتە یا مەسەڵەن پێشڕۆترە یا عقبماندەترە بە نەزەر من هەر ئەو میزانە کە لە سایر شارەکان ئێرانە ئەم وەزعیەتە حاکمە کە جەمعی لە عەرسەی ژنانە لە عەرسەی وەزعیەت ژنانە فعالن و فعالیەتەکەن و پەرچەمدارم ئەرسەنە لە کورسانێکە هەرواسە منتا لە کنارەمانە فەلاکەت و بەدبەختی و بێحقوقی و فەقر و بێکاری و وەفرەی سنەتگەلتر دەستی داگە بە دەستیەکە و کە ژن لە وەزعیەتێکە عەلە العموم لە وەزعیەتێکە بێکە نابەرابەرە فرودەستە تەحقیرە و وەزعیەتێکی هەست کە ئەشێ بگۆڕگێ ئەشێ تەغیر بکە. زۆر سپاس دەگەڕم وڵات مەلەکەی عەزەتی. ساڵی سەرداری مەلەکەی مەجموعەیە فاکتۆری باز کرد مەوانەوە مشکلاتێک کە لەسەر ڕێگای ژنانە جیا لە قوانینی خودی جامە ئەو کۆمەلگاکە ئیشارەی بە هێندێ مشکلاتی ناو خانەوادە وەکو باوک و برا و خاڵ و مام و ئەمانەکە مانەعەن لە پێشڕەوی و نەخشی فاکردنی ژانە ئیشارەی پێکرد. بەڵام پرسیارەکەم لێوە وەدا جیا لەو شتانێک کە مەلەکە باسی کرد وەکو خانەوادە ومانە ئەمەوێ من پرسیارە بکەم کە جمهوری ئیسلامی چ نەخشێکی بووە لە پایەماڵکردن و نابودکردنی حەق و حقوق و توانایی و ئیستعدادی ژنان؟ بەڵێ من پێم وایە هەموو ئەو شتانەوە هاوڕێ مەلەکە باسی کرد و لە جەوامعێکی وەکو ئێران خاوەرمیانە ئەو وڵاتانە بە هەرحاڵ هەیە و ژن ئەکوژێ و ئەوانە هەمووی پێم وایە ئەساسەن تەقسیر جمهوری ئیسلامیە تەقسیم قانونەکانیەسی سنەتەکانیەسی مەسەڵان تەسەورکەن ئەم هەزاران هەزار ئاخوندە لە ئێران و لە کوردستانە پوڵیان پێدەن شەو ڕۆژ بڵنگۆ و منبەر و مزگەوت و تەکیە و خانەقاها لە اختیاریانە فقط و فقط بۆ ئەوە ئەم وەزعەوە هەز بەسەر کۆمەلگاوە بەتایبەت بەسەر ژنانە تەبلیغ بکەن کە ژن نیوەی ئینسانە نازانم نیوەی ئرسە بەنسبەت براکەی 1/4 بە ناتوانێت بێ ئیجازەی هاوسەرەکەی سەفەر بکە ئەنواوە قسەم شتگەلێ وا ئێمە گشتمان ئەیبینین ئەم مشکلاتە هەمیشە فراهەم بووە بۆ ژنان و ئەساسەن بە نظر من منبعث لە قوانین ئیسلامی و لێرە لەگەڵ حکوومەتێکی ڕەشۆک و جمهوری ئیسلامی کە حاکمیەتە و خەریک ئەم حکوومەتە بەڕێەوە ئەبا لەوێ منبعثە من وازانم باقی شتەکان ئەجملە مەسەڵەن پیاو سالاری ئاخر ئەگەر قوانین جمهوری ئیسلامی نەبێ پیاو سالاری و ڕەحەت ناتوانێت ئاوا ئەسپی تاو با و بکوژێ و سەر بڕێ و ئەدامکە و هەڕەشەکە و گوڕەشەکە ئاوا جمهوری ئیسلام ئەمانە هەموو ئەم کارانە لە پەنای جمهوری ئیسلامیە ئیکەن قوانینەکەی هەست مەسەڵەن ئەچێت کابرا کەسێکە کوژێ بۆ قەساسەکەی بێ حتمما نیوەی هینێ با چون لە قانون ئیسلام و حکومەت ئیسلامیە ژنەکە نیوەی ئینسانە کەس دەنچە بۆ ئەوە پیاوەکەنگەشی نیوەیە شتێکتر بدەن بۆیە من گەرەکمە بێژم ئەساسەن ئەوەوە ئەم هەمووە ستەم و ناحەقیە بەرامبەر بە ژنان کوشت و کوشتار بەرامبەر بە ژنان هەست بەنظر من ئەساسەن منبعثە لە قوانین ئیسلام و لێرێش چون حکوومەتێکی ئیسلامی لەسەرکارە ئەم کارەکە ئیجازەدا بە باوک ئیجازەدا بە ئامۆزا نازانم فلان چەند دەرەجە ئەولاتر کە بێن و مەسەڵەن ئەو کەسەوە خزمیانە بە ئیسلاح و لە نەزەر ئیسلام و شەرعی ڕعایەت نەکردووە و جوانم کارێکی کردووە بیکوژن تەوری لێپساون و ئەدامیان بکەن کەمانکێ بەداخەوە لە شارەکان کوردستان و دێهاتەکانە ئەمە کراوە بەڵام من پێم وایە عەلارەم گشت ئەمانە ئەمە فقط بەشێک لە ئەو تابلۆسە وا ئێمە ئەیبینین بەشێکی ئەو بەریەوە ژنان و ئازادی خوازەکان
لە 4 ساڵ ڕابردووە على رحم ئەم قانونە زدە ژنە ئەم قانونە زدە ئینسانیە وێساون بەرامبەری هاوڕێمەلەکە ئیشارەی پێکرد دەیان کاری دروست و دەیان ئەعتراز و دەیان مبارزە کراوە بەرامبەر بە ئەم ستەمانە لایەن ژنانەوە من لە بیرمە لە ئەوجی خەفەقانی جمهوری ئیسلامیە لە مەیان ئەمینی سنا لایەن جامعەی حمایەت لە ژنان و کۆبوونەوەی بوو 2000 خەڵکی تیا بەشدار بوو لە ئەوجی شاید 15-20 ساڵەمەوە بەر دقیق نازانم بەڵام کەمتر لە 5 ساڵ نییە وەختی وا جمهوری ئیسلامی ڕمبازێنیە کرد خەڵکیە کوشت شمشێری لە هەوا چرخان بەڵام لە مەقابڵی ئاوێسان و حتا لەویا قەتنامە سادر کرا کە ئیعدام نابێ بمێنێ ئەنوا و ئەقسام تەشەکل دروست بوو وەکو جامعەی حمایەت تەشکل گەل بچووک و گەورە و تقریبا نتوانن بێژن هیچ هەشت مارسێک نەبوو لە جامعەی کوردستانە کە ژنان بە جۆرێک ئەو ڕۆژە جەژن نەگرن یا قسەی خۆیان نەکەن یا ئاعتراز نەکەن دەیان مورد ئینسان دەتوانێت و ئێمە هەموو ئەوانەمان لە نەشریە و لە تلویزیۆنەکەی هەم تلویزیۆنەوە پێکەوە یا قسەکەین منعکسمان کردوەسەوە ئەم شەڕە ئەم جەدەلە ئەم کێبڕکێ و کێشمەکێشە بین کۆنەپەرستی و جمهوری ئیسلامی و کل ارتجاع بە ناسیۆنالیزم و پیاو سالداریەکەی و شێخ و مەشایخەوە لەلایەک و بەرەی ئازادی خواز و لە بەرگشتیان و ژنانی تێکۆشەری جامعەی کوردستان هەر ئیسەیش بە پانتایی ئێران و کوردستان خەریک مبارزەن بۆ ئەوە لە مقابڵ ئەم ستەم و ناحەقیە بیوەسن و بە دەرەجاتێک بە نظر من دەستکەوتیشیان بووە لە ئەقل ئاعتماد بە نەفس پیا بووە بە ئاشکرا لە مەیان و لە کوچە و کۆڵانی شاران عەلەی جمهوری ئیسلامی شعارن مەرگ دیکتاتۆری ژن بەرابەری ژن و پیاوی ژن و بە تایبەت لە 5 مانگی ئەخیرا و لەو خیزشەی ئینقلابی ژن ژیان ئازادی یا مەحسا ئەمینیا ئەمە سەرانسەری ئێرانی گرتەوە کوردستانیش بەشێ بوو لەو ئەتراز و مبارزەوە لە بەر هەمویان و ڕاستەکەی لە تەواو ئێرانە ئەوە ژنان بوون کە لە ڕیزی پێشەوە بوون ڕەهبەریانە کرد لیدری ئەم ئەترازاتە بوون ئەکرێ لە سوالەکان دوایە حتمما قسە و باسی لەسەر بکەین بەرحال گەرەکمەوە بێژم جامعەی کوردستان 2 سەفێکی لەسەر مەسلەی ژن ارتجاع و جمهوری ئیسلامی و کۆنەپەرست و شێخ و مەشایخ و ئەوانە هەن وەکو نەهرۆی شێخ محەممەد کەس نەزانیت یا مەفتیزاوە مەکتەب قورئانەکەی و کل کۆنەپەرستی لایەکی شۆ هەزاران هەزار ئینسان ژنی و ئینسانی تێکۆشەرە لەم شەڕا لە مقابڵیەکان جارجار ئەم سەرەکەی و جارجار ئەویش بە لەخەرەوە بارزەی وەکو هەر بارزەیەکی تر ئاوایە فەراز و نشیبی هەیە زۆر سپاس دەگەڕێمەوە لای وەرساڵی سەرداری هەماین و گودازگەر هەروەکو هاوڕێمەلەکە و ساحەی سەرداری نمونەهایەکیان لە ئێتراز و مبارزات و تەلاشێکە ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب بۆ ئەحقاقی حقوقی ژنان بردویانەتە پێشۆ بەڵام دیارە لە ماوەی حاکمیەتی 43 ساڵەی جمهوری ئیسلامیشە دەیان و سەدان و هەزاران بەحسی گەورە و چکۆلە لەسەر حقوقی ژنان و ڕەهایی ژنان کراوە پرسیارەکەم لێەوە وایە ئەسڵەن ئەتوانین وەکو ئارشیوێ دەستێ بەرین بۆ جەمبەندی لە مبارزاتی ژنان لە کوردستانە ئایا شتێکی وا منبەیەکی وا وجودی هەیە؟ من پێشەکی جارێتتر ڕێز و سڵام هەیە بۆ خۆت و بینەران و هەروە هاوڕێن مەلەکە و ساڵح و هەروەها لەم فرسەتە ئیسفاداکەم ڕۆژجەهانی ژن تەبریک ئێژم بە تەواوی ژنان و پیاوانی ئازادی خواز لە کوردستان و ئێران و تەواو دنیا هیوادارم کە ئیمساڵ ڕۆژجەهانی ژن ئەو دەرفەتە بێت کە جارێتتر ژنان و پیاوان لە ئێران و هەروەها مشەخصەن لە کوردستان بتوانن بە هاتنمەیان تەسویرێتتر بازم لە مبارزەی ژنان وەیە وەخو ئێوە باستان کرد جەمبەندیەتر کەیفیەتێتر لە مبارزەی ژنان بێرنەمەیان واقعیت ئەوەیە کە بە پانایی 43 ساڵ بە درێژی 43 ساڵی گوزەشتە لە کوردستانی شەر وەک سەراسەری ئێران مبارزاتی ژنان بۆ حقوقی خۆیان و عەلەیهی ئرتجاعی ئیسلامی بووە جمهوری ئیسلامی نەخش ئەساسی بووە لە داسەپاندنی
زندگی ڕەش بەسەر ژنانە. جمهوری ئیسلامی بە هاوردنی قوانینی ئیسلامی لە ناو قانونگەر ئەساسی و قانونی تەواوی ئیدارات و قوانینی مەدەنی بە تۆری کولی نەخش فرێ بووە لە ئەوە کە بەداخەوە لە بەشێک لە کۆمەلگا تاکون و قوژبن خانەوادەیش ئەو حاکمیەتە ڕەشخۆیە بەسەر ژنانە داسەپێنێت. بە جۆرێک هەروەها باس کرا هاوڕێمەلەکە باسی کرد برا بکات بە قاتڵ کش خوشک یا باوکە بە قاتڵ کش و لە زیندانەوە بڵێت ئەشێ ئەو کەسە بکوژی ئەو ژنە ئەشێ قەتڵ بە ئیسڵاح خوێنی بڕژێت و ئەمە بەداخەو یەکێ لە دیاردە ڕەشەکانی جمهوری ئیسلامیەکە ئەبێ لە ئەم ڕاپەڕیناک کە مردم دەستیان بۆ بردەوە خەریکین ئەبێ ئەمە لە جامعە ئێران و لە ناو خانەوادە و لە جامعە بشۆری خەوەکە بە سوورەت منسەجەیت جەمبەندیەک لە کوردستانە یەکجێ وجودی نییە. ئەساسەن جمهوری ئیسلامی بشتێکی ئاوا بە دەرفەتێکی ئاوا ئیجازەی نەداوەکە ڕاستیەکان جامعەی کوردستان بەرامبەرکێ ژنان بەرامبەر بە جمهوری ئیسلامی و یا لە باقی مەیانەکان ترا ژنان کاریگەر عەلەی ساحوکار یا ژنان لە ماڵێ لێ ژنان لە کوردستانە بەڵام موجودی نییە. وەلێ ئەگەر چاو بخشنی بە گوزەشتاتی با ئیسڵاح پەراکەندە و جوزووە و کتێ و گەڕانەوەی سینە بەتنە و یا بەعزە نوێشتایەک لەوانەیە لە شوێنگەری ئارشیو کابێت و تارێخێکی هەبێ مبارزەی ژنان لە کوردستانە. بەڵام بۆ ئێمە کە خۆمان لە ئەو تارێخە چل و چەند ساڵەوە دی لەبەر لە ئینقلاب 57ەوە پامان نازە ئەم مبارزاتە چتگەرێک لە زەهنمان ناماوەسە و لە بیرەوەریمان ناماوەسە کە هەر لە ئەوڵەوە بەس هاتنە سەرکار جمهوری ئیسلامی ژنان لە کوردستانە بەشێ گیان نەکراوە بوون لە مبارزە ئیسلامی. هەر لەو ساڵانە و لەو ڕۆژانەوە کە شارەکان کوردستان هێشتا نەکەوتووە دەست جمهوری ئیسلامی ژنان لە هەموو بنکە و مەقەڕ و لە هەموو مەیانەکانە بەشدار بوون، بەشداری گەرم و گوڕ بوون. هەموو کەس ئەزانێت شەڕەکان شارەکان کوردستان لە نۆرۆزی سنەوە خوێنی سنەوە بگرە لە شار مەریوان و لە باقی شارەکان بانە مەهاباد سەقز هەموو ئەوانە ژنان بەشدار بوون و لە هەر لەو وەختەوە نەقشی ژنان هاتووەسە بە ئیسڵاح ناومەیانی مبارزەی سیاسی عەلەی جمهوری ئیسلامی. دوای ئەوە ئێمە پێشمەرگایەتی ماندی، ئێمە مەسەلەی شەکداربوونی ژنان ماندی کە لەوا چتگەری خوڵقیاکە لە ناو عرف و عادەتی پێش ئەوەی جامعەی کوردستانە ئەسەن باوەڕ ناکریا ئەوە کە ژنێ پێشتاز بێ لە سەنگەرێکا جەماعەتی پیاوە بە شۆنیەوە بن یا ژنێ جایزەی پێ بدرێت و تەشویق بکرێ بە عنوان جەسوورترین کەس کە لە مەیانی شەڕ و لە مەیانی بە ئیسڵاح بەرامبەرکێتەک جمهوری ئیسلامیە خۆی نیشانداوە. ئەوانە فراوان و بەرین لە نێو جامعەی کوردستانە و لە نێو ئەو تاریخا وجودی هەیە. دوای ئەوە هەر عەلەی ڕژیم جمهوری ئیسلامی دەورانێک کە شەڕ ئێران و عێراق بوو بەسیجگیری لە دێهات و لە شارەکانە وجودی بوو. حقیقەت ئەوەیە کە لە زۆربەی شوێنەکان ژنان ئەو کەسانە بوون کە بەرهەڵەستی جمهوری ئیسلامی ئێوێسان عەلەی بەسیجگیری ڕۆڵەکانیە. هەموو کەس دەزانێت کە بەتایبەت لە دێهات جوانان و لاوان ناناوەری خانەوادەن و ئەوە ئەویشە هەر بەشێ بوو بازم لەو مبارزاتەوە ژنان ئەیان کرد. هەروەها تەشکلهایەک لە شارەکانی کوردستانە لە ئەم 43 ساڵ گوزەشتا بووە هەرچەند جمهوری ئیسلامی نێهێشتووە لەژێر فەزای اختناق جمهوری ئیسلامیە بەڵام لە شوێنگەرێکە ئیسفادەیان کردووە لە بەعزە بەندگەرێ لە بەعزە قانونگەرێک بەڵام کار خۆیان کردووە توانیە تەشکلهایەک بۆ دفاع لە ژنان بۆ دفاع لە ئەو ژنانەکە بەدەست ارتجاعەوە چە ارتجاع باوکو و دایک و براو کەس و باوکو براو مام و کەس و کار بێچە ارتجاعی جمهوری ئیسلامی بێ ژنگەر پەنابن و نێڵە ویا لە ماوەردێک ئاوا ژنان کوژراون و بە قەتڵ گەیشتون بە ئیسڵاح مەراسمی باشکۆیان بۆ بەڕێخەن و بە ئیسڵاح ئەفشاگەری بکەن لەسەری ئەو مەراسمانە کە هاوڕێ ساڵحێک ئیشارەی پێکرد لە کوردستانە بووە مەسەن ئادەم بەرفیەکان ئەوڵ حتا ئەوڵ ماهیمەکان
و خودی هەشتی مارسەکان ئەمانە ژنان چالاکی ئەوڵی بوون بەڕاستی کە نقطەهایەکی گەشی دوای ئەویشە بووە هەموو کەسێ باسی ژنانی سرخپوشی مەریوانیان بیستووە کە چۆن بە سوکایەتی بە لیباسی ژنانە هاتنەمەیان و شارێکیان نابان سەرەوە هەروەها ژنانی دووچەرخە سوار هەر لە مەریوانە کە مەڵایەکی مرتەجع منعیانی کرد بوو کە دووچەرخە سواری نەکەن چۆن تحت تەسیریان قەراردا محیتی سیاسی شارەکە و تەنانەت دەوروبەری خۆیان هەروە دیمان لەم ئاخرەوە بە لە ئەم ئاخێزەوا بوو شلێ ڕسوڵی وەختێ ئاوا بە ئەو شێوە گیانی لەدەستدا لەبەر کۆنەپەرستی جامعە لە واقعە دیمان بازم هەر ژنان بوون کەوتنە بەروە دفاعیان کرد لە حەقی هەر نوع ئازادمەنیشەیەکی ژنان و هەروەها مقاومەتی ژنانی خەڵک ژنانی داسێران لە مەریوانە بەرامبەر بە سەلەفیەکان شتێکە کە لە ئارشیوی ئەحزابی سیاسیە هەست و نقطەیەکە لە ئەوە کە مردم ئەسەن فەراموشی ناکەن کە وادار کە بە ئیسلا کۆنەپەرستانی وادار بە پاشکشێ کرد من پێم وایە ئیسە بە حەفز و لە ڕووی زێهن شاید نەکرێت گشت ئەو مەوردانە باس بکەی بەڵام قەتعەن لە باقی شوێنەکانی تر بە سەراسەری کوردستانە ژنان چالاکانە هاتوونە سەمەیان دایکانی پێشمەرگە نەقشی مهمیان بووە لە ئەوەکە سازمانگەری سیاسی بتوانن بە ئیسلاح یارمەتی بدەن و هەموو ئەمانە وەختی ئەخەیتە سەریەک بەڕاستی بە قەوڵەکەی ئەوە ئەگەر جەمبەندیە بکرێت مبارزە ژنان لە کوردستانە شتێکی زۆر قرس و وەزین حتمن لە ئاو دەرتێ هەر بۆیە مناسبە کە بە بۆنەی هەشتی مارسەوە بە تایبەت لە هەلومەرجی ئیمساڵا کە ئەوزا و ئەحواڵ لەگەڵ ساڵەکانی ترا فەرقەکە جێ خۆیەتی کە جارێکی تر بیرەوەریە بکرێت لە ئەو مبارزاتە دەحفەی تر بە شۆنی هەبڕۆیتەوە و بڵێ کە ئەو مبارزاتە کە ئیمڕۆ لە سەرخیابان و لە ناو شارەکانە هەیە بە مفت بەدەست نەهاتووە لە ئاسمانەوەدا نەکەوتووە حاصل مبارزەی دوو سێ دەهەی مبارزانی ژنان و پیاوانە لە کوردستان زۆر سپاس دەگەڕێمەوە لایەوە ژمانی گودازگەر هەورە مەلەکای عزەتی هەروەکو بۆ خۆتان لە جەرەیانان بە پانایی توول و ئەرض و جۆڕافیای ئێران خەڵکی ئێران دژ بە جمهوری ئیسلامی هاتوونەتە مەیدان و نەقشی ژنان لەم ڕاپەڕین و خیزشەدا زۆر زۆر بەرچاوە حەزەکەم لە زبانی ئێوەوە لەم دەورەیە نەقشی ژنان لەم ڕابەتێ لەم ئێتراز و مبارزەیە ئێوە چۆنی دەبین و چۆنی هەڵەسەنگێنن هەوڕێ بۆ ئیجازە من بلەوە جوام سوالە بەمەوە ئیشارێ بکەم سوالە ئەوڵگینەکە فرکۆتا ڕاستەکەی پیاک سالاری و قوانین تەبعیز ئامیز لە تۆ دنیا هەست نسبەت بە ژنان چه حکوومەت جمهوری ئیسلامی بێ چه حتا حکوومەتێکی بە ئیستلاح دموکراتیک لە سەرکارەوە بێ یا پارلەمانی لە سەرکارەوە بێ لە ئوروپا مەسەڵەن ئەم قوانینە نەتیجەی ئاوا بێژم نەتیجەی تاریخێکی توولانیە کە لە توولە و تاریخە پیاگ دەستبانی بووگە لە جامعە و ئەمە ئێدامەی پێیاکرگە هاتکە بە مرور و بە نوعێ لە جێگەگەلێکە خۆی نیشانە منتەها لە جێگەیەکە کە حتا ئەو پارلەمانتاریزمە نیمبەنە حاکمە قوانین ناچێتە پشت نابەرابەری ژن و پیاگ لە مقابڵیا ئەوێسێ ئۆرگانی هەست سازمانی هەست بۆ ئەوە لە مقابڵ ئەم نابەرابەریە لە مقابڵ ئەم تحقیر و فرودەستیە بێسێ و ئیجازە نات لا ئەقل لە سەد عمومی جامعە خۆی نیشان بە لە ڕوویەی بان جامعە خۆی نیشان بە منتها لە جمهوری ئیسلامیە وەختی من لە پیاک سالاری لە تەبعیز لە کوشتار ژن لە بێحقوقی لە زوڵم لە فەقر لە بێکاری لە وەزعیەتێکی ژنان کارگەر و ژنان تەکسەرپەرستیا دوچارن تواو ئەم نابەرابەریگەلە تواو ئەم تەبعیزگەلە جمهوری ئیسلامی ها لە پشتیا وێساگە بە قوانینیە و بە دەمودەستگای ئیداری و ئیجراییە و بە مەجلیسیە و بە قوەی قەزایی و مقننە و کولە سیستمێکە جمهوری ئیسلامی دروست بووگە ئەمە ها لە پشتی وەختێ ژنێک ئەکوژگەیە ها لە پشت کەسێکە قاتڵە وەختێک بێحقوقیە سوورەتەگرێ ئەوەڵین ئستناد بە قوانین جمهوری ئیسلامی ئستناد بێحقوقیە و فرێ اتفاقات تر گەرەکمە بێژم ئەگەر جمهوری ئیسلامی نەبوایە وەز ژنان حتمما باشتر بوو وەلێ هێشتا بێحقوقی لە جامعە ئەدامێ بوو لە نەزەر منەوە لە جامعەی کاکە بەرابەری کامڵ و بدونە هیچ قەید و شەرتێ لە بین دوو جنس ژن و پیاگە
بەرقەرار نەبێ هەر دەرەجە لە ئازادی باشە وەلێ کامڵ نییە با ئەمە حداقل ئشارە پێ کردووی لە جووا سوالە ئەوەڵگینەکەتانە لە جووا سوال دووەمتانە تەبعەن واسە ئەوڵین جەرەقەی کە لە ئەم خیزشا سوورەتی گرت مەرگ مەحسا بوو بە کەماڵ تەئەسفەوە ئەو مەرگە بوو بە باعثەوە کە لەبەر بیمارستان کەسرا تعدادی جەمە بوونەوە و ئەوڵین سەفێکی جەمە بوونەوە سەف ژنان لێنا جەمە بوونەوە و ئەوڵین ئێعترازاتێک کە کریا حجاب و سوتانن حجاب و ژێرپانیانن حجاب و لەناو خیابانە ئیعلام ئینزجار عەلەنی لە جمهوری ئیسلامی و لە تۆ قەوانین جمهوری ئیسلامی بوون بەم مەعنا ژنان پێشقەراوڵ ئەم حرەکەتە بوون ئەم خیزشە انقلابیە بوون نەقشێکی ژنان لە دانشگا نوانیان نەقشێکی ژنان لە خیابانە نوانیان نەقشێکی لە مەراسمگەل یادبوود کەسانی کە گیانیان لە دەستان لەم خیزشە یا ئێعدام کریان لەم خیزشە ئەم نەقشە ئەسڵەن بێبەدیلە یعنی لە هەر کوێنەی دنیا تماشاکەی ئەوینی نەقشێکی ژنان لەم خیزشە بەوەختیان گرت حقیقەتەن لە هیچ کوێنێکام ئیتفاقە نەکەفکە جمهوری ئیسلامی حجاب بە گیانی بە مەوجودیەتی بە ماینەوە و نەماینی بەستگی هەست ڕۆژێک لە خیابانەکانە حجابیان ناژێرپا یا لە مەراسم خاکسپاری مەحسا حجابەکانیان لەسەریان هەڵگر و لە هەواوە چرخانیان ئەمە ڕۆژ مەرگ جمهوری ئیسلامی بوو بە تۆر واقعی جمهوری ئیسلامی ئەتوانێ هەر ئیدعای بکە ئەتوانێ هەر دەرەجە لە وەحشیگەری و جەنایەتکاری بە نمایش دەربێرێ ئینسانەکان بکوژێ زیندانیان کە حکومگەل توولانیان پێ با وەلێ ناتوانێت ئیدعاکە لە مقابڵ ئەم خیزشا و لە مقابڵ ژنانێکە کە لەم خیزشا دەرگیر بوون و شرکەتیان کرد تەکانی نەخوارگا و لە جێگەی خۆی نەجوڵیاگا بە تۆر واقعی وەزعیەتی کە ئێمڕۆ جمهوری ئیسلامی تیا دەرگیرە وەزعیەتێکە سوباتی نییە اقتصادی وێرانە سیاسەتی هەر ڕۆژە لە گۆشەی کۆچتێ سەر هەڵئا لە تۆ ئەمانە ژنان ئەوەڵین و نەقش بەرتریان بووگە بۆ معنایەوە نیە ژنان بە تەنهایە مەیانە کردگە لە کنار ژنانە پیاگەل ئازادی خواز و بەرابەری تەڵەب حزوریان بووگە وەڵێ وەختی ئەیانوت زەنان شان بە شانە مەردان ئەمە ئیتر نەما لە واقع ئیسا ئەتان بێژن لە کنار ژنان پێشڕە و لە کنار ژنان ئازادی خواز و مبارز و معتەرز و متەنەفر لە جمهوری ئیسلامی پیاگەل ئازادی خواز و بەرابەری تەڵەبیش حزوریان هەست ئێوە فقط تماشای خاکسپاری ئەو مناڵە یا ئەو نەوجەوانە بکەن کە دایکی لەسەر مەزاری و سخەنڕانیەکە ئەمە بێ سابقەز ئەمە واقعاً لە هیچ کوێنێکا دایسە سابقەی نەوەگە حتا لە خود کورسانە بێ سابقەز لە شارگەلێکا کە ئێمە مدعین شارگەلێکە کە لە کنار جنبش بەرابەری تەڵەبی و ئازادی خوازی ژنە و بێ ساگای و تەقنیەتی کردگا ئەمە بێ سابقەز کە ژنێک لە بان مەزار شەریک زندگیەکەی یا کوڕەکەی یا مناڵەکەی یا کەنیشکەکەی بێسێ دایک نیکا دایک مەحسا و باقی دایکەلی کڤێسان و لە مەرگ عەزیزەکانیان ناڵەوزاریە نەکرد بەڵکو وتیان ئەمانە لە چ ڕێگەیەکە تیا چووگن حتا لە وەزعیەت خۆیان قسەیان کرد دایک کە لەسەر مەزار کوڕەکەی قسەیە کرد وتی من خۆم قوربانی ئەم سیستەما من لە مناڵیە و ئزدواجم کردگە و لە مناڵیان مناڵم بووگە یعنی خۆی شەریکە دی لەسەر نوشت مناڵەکەیە گەرەکە بێژم ئەمانان هەم نەتیجێ و خیزشە ئینقلابیەسە هەم جەسارەت و بێباکی و شجاعەت ئەم ژنگەلە نەتیجێ و خیزشە هەردوو بەیەک و دەستیان داگە دەستیەک کە نەق ژنان کامڵەن متفاوت بێ کامڵەن خاص بێت و بەرچاو بە شدت بەرچاو ئەوینن کە لە کشوەرگەل ئوروپایە چۆن لەم خیزشە و لە نەق ژنان ناو ئەوەن ئەمانە مواردێکە کە قبلەن ئێمە شاهدی نەبووگین و حزور ژنان عەلا ڕەغم تەنەداینیان بە قەوانین نابەرابەر وەلێ بەم شدەتە و بەم عوریانی و بەم ئاشکاریە حزور ژنان و خاستەکانیان لە مقابڵ قەوانین ضد ژن و ئاپارتایت جنسی جمهوری ئیسلامیە بێسابقە بووگە و ئەمەسا ئەو نقطەی ئەسلیە کە ئێمە ئەیژین ژنان پێشقەراوەڵ ئەم جۆمبشتە. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت. ساڵی سەرداری هەروەکو ئاگاداری زیاتر لە 100 ساڵە
لە تەسویبی ڕۆژی جەهانی ژن دەگوزارێت و لە سەراسەری دنیاە لە تەی ئەم 100 ساڵە زیاتر لە 100 ساڵە تەلاش و مبارزە کراوە بە تایبەت لەلایەن ژنان و ئینسانای ئازادیخواز و بەرابەری تەڵەب بۆ ئەحقاقی حقوق و بە سەرنجامگەاندنی حقوقی ژنان. پرسیارەکەی من ئەمەیە عەلارەغمی هەموو ئەو تەلاشانە و ئەو نمونانەش کە ئێوە دانەدانە باستان کرد لەم دەورەدا بە تایبەت لەم دەورەدا کە لە ئەوزاعی ئێرانە کە ژنان نەخشی زۆر بەرچاویانەدا ئایا حجاب جایگایەکی تایبەتی هەیە لەم مبارزەیە یان نا زۆرتر پاڵی تێوانێن بۆ ئەوەی کە مبارزات و خاسی ژنان بۆ لابردنی حجابە. هەورە ساڵە دەنگت بەسراوە، دەنگت نیە، میکرۆفۆنەکەت بەسراوە. ببخشن بەر لەوە بێژم ئەروە کە ئیشارەت پێکرد ئەوە 100 ساڵە لە سەراسەر دنیا 8 مارس جەژنەگرن و ژنان تێن ئەتراز و مبارزەکەن، بەڵام حقیقەتەن هەروەکو باقی جونبشە پێشڕەوەکان جونبشی ژنانیش لە سەراسەری دنیا ئەو ئەنازە کاریگەر نەبووە، توودەیی نەبووە. مەسەڵەن ئێمە دیومانە حەچێ ساڵە ئێمە چین بۆ ئەم نەوع لە مراسمانە یا ئەیبینین لە تەلەڤیزیۆنە کە لە شارگەلی 1 ملیۆنیە ئەبینی مەسەڵەن 200-300 ژن تێن، لە حاڵێکە قەبلەن وەها نەبوو، تێن ئەترازەکەن و مبارزەکەن و ڕێژە ئەڕۆن و شعار و متالبات خۆیان. مەسەڵەن من مەرزوم کشوەرگەل ئوروپایی و ئامریکایی و کل دنیای ڕاستیەکەی پێم وایە ئەم سیستمە کاپیتالیستی و ضد ئینسانیە کارێکی کردووە لە مقابل هەموو داخواز و متالبات و هەر چێناوی پێشڕە و ڕادیکاڵ و عەداڵەت تەڵەب و ئازادی خواز و ئەوانەیە وێساوەوە بە ئەنوا و ئەقسام چودان تەلەڤیزیۆن و میدیای درۆزن خۆی و بۆمباران تەبلیغاتی ئەبینی مەسەڵەن بەنسبەت ساڵەهای قەبل ئەمە زەعیف و زەعیفتر بووە، تۆ ئەو جونبشە توودەی ژنانە لە سەراسەری ئوروپا نابینی. من وازانم اتفاقی وایسە خەریکە لە ئێرانە ئەکەوێ و لە 5 مانگی ڕابردووە هەروەکە ئیشارەمان پێکرد لە کەفی خیابانەکانی ئێرانە لە جەریانایە و هەر ئیسەیش کە ئێمە بەیەکۆ قسەکەین حتمما لە گۆشەیەەکە لە جەریانایە و هیچ وەخت عەلارەغم سەرکوتگەری و ئەوانە نەوێساوە و شعارەدا ئیسە تەنیایە چەند کەسن جەماعەتێ زۆرن دێشەو مەسەڵەن لە تاران لە زۆر شوێن شعار و شتەدەن وازانم ئەتوانێت تەسیراتێکی دنیایی بێ لەسەر ئەم جونبشە لە 8 مارس و کولەن جونبشی ژنانە. دروسە یەکێ لە متالبات واقعی ژنان لە ئێرانە ئەمەیە کە ئەم حجابەت نابێ ئینسانەکان ئازاد بن چۆن لیباسەکەنە بەریان، چۆن پۆشەکەنە بەریان و بەتایبەت ژنان و جمهوری ئیسلامی لەسەر ئەمە مایەی داناوە. ئەزانەیە گەر ئەم شتە ئەم داستانە تەواو بێ و بەسەرکەوتن بگات مەسەڵەن ئیتر وای لێبێ وەزعەکە تەناسب خوا کە ژنان ئیتر حجاب ئازاد بن کە هیچ کە حجاب نایەتە سەریە بە زۆر و بە ئیجبار ئەو وەختەسە کە پایەهای جمهوری ئیسلامی ئەلەرزێنێ و بەنظر من ئەم 5 مانگە لەرزانوێسی و ئەمە بە گفتەی خۆیان ئەو سەردەمدارانی ڕژیم ئاخوند و حەوزە و نازانم مەلا و تەکیە و مزگەوت بە ئاشکرا مەجلیس ئێژنی باسیەکەن کە وەزعەکەوای لاتووە. بەڵام بەنظر من تەواو ئەو ئەترازات و بارزاتەوە ئێستا هەیەەوە لە سەفی پێشەوە ژنانی تێکۆشەر و شۆڕش گێڕن و بە تایبەت نەسڵی جوان مەسەڵەوە سیرکەن لەو کەسانەوە بەداخەوە گیانیان بەخیرەوە ئەو 500 کەسە ئەتوانم بێژم 300-400 ژنن لەو 300-400 شاید نازانم 50 لەبانسیۆ بێ باقیەکەی نەسڵێکەوە 15 ساڵی هاتیە هەتا 30 ساڵ و ئەو نەسڵ هاتووە سەمەیان و ئەو نەسڵە بەنظر من خەریکە عەلەی جمهوری ئیسلامی بارزەکە. بەڵام ئەم نەسڵە داخوازەکەی فقط حجاب نییە، ئەمە جمهوری ئیسلامیە کەوای لەیەکە یا حتا بەشێ لە ئیسلاح تەڵەبان و بەشێ لە ئەوانەوە بەرحاڵ ڕفرمێکی ئەلەکی گەرەکیانە بەوجود بێ. ئەنا
بە شعارەکانیانە بە ئەترازەکانیە بە متاڵبات نیشانەدا کە واقعاً ئاعتراز و مبارزەیەوە ئیسە هەیە وە لە پێنجمان ڕابردووە بۆ ئیسودامێ هەیە و عەرزم کردن لیدریەکەی ها بەدەست ژنان و جوانان و تەنیا بۆ حجاب نییە حجاب بەشێکیەسی و بەنظرم ویسە بە دەرەجاتی حتا تەحمیل بووە لە فرە شوێنە من بیستومە کە حجابی ناکەن و جمهوری ئیسلامیش ناوێرێ خۆی لێبە چون تەجربەیەکی تاڵی هەیە بەدەستیەوە بەڵام بۆ ڕەفا بۆ ئازاد بن بۆ ژیانیان بێ بۆ ئەوە شوێنی حەسانەوە و شوێنی ژیان و مەسکەن و ئەوانەیان بێ ئەمنیەتی شغڵیان بێ دەوا و دەرمان و تەحسێڵ و ئەوانەیان بێ ئەمە بۆیە داوایوانەکەن ئەزان هیچ کامێکیشی لەژێر سایه جمهوری ئیسلامیە بەدی نایە ئیمکانی نییە دەر هەر کام لە ئەمانە ئەگەر بەدی بێت جمهوری ئیسلامی تر نامێنێ بۆیە جمهوری ئەسڵ مەسەلەکەشیان دەرزەمن لابردن جمهوری ئیسلامیە بۆ دابینکردنی ئەو متالباتە ئینسانیە و هەستیان لە جامعە و جاڕیان و شعاری ئەدەن و ئەشنە زیندان لەسەری و شەلاخە خۆن و ئەکوژێن و ئەوانە بۆیە بەنظر من ئەگەر کەسێک بێت مەسان بێژێ ئەم مبارزاتەوە هەست سەرفەن بۆ حجابە بەنظر من بە قەول فارسیەژێ ڕێگی دەرکەش دارێت تەقلیل یەدا کل نظام جمهوری ئیسلامی و حکوومەتەکەی و سیستم و ئەوانەی خەڵکاتون سە خیابان گەرەکیانە بە ئاسایش زندگیکەن گەرەکیانە هیچ باڵا سەرێکیان نەبێ گەرەکیانە تەمین بن لەبەر ژیانەوە گەرەکیانە لە برسان نەبن گەرەکیانە کار و بیمە و نازانم دەوا و دەرمان و ئیسراحەت و ئەمنیەت و ئاسایشیان بێ ئەمەیە لە وەزعەتێکی ئاوا بلەخەرە هەمیشە لە مقابل ئەم نەوع لە ئەترازات ڕادیکاڵ و ئینقلابی ئەوانە جەماعەتێ هەن کارگەلەیەکەن چوان سەد دەکەن لە مقابلی ئاوێسن تەبلیغاتی عەلەیەکەن سعیەکەن لە بەی ئەترازەکە کول بکەنەوە بۆیە من پێم وایە تەنیا مەسەلەی حجاب نییە یەکێ لەوانە مەسەلەیە زۆریش مهمە بەڵام بۆ ئەمنیەت بۆ خۆشبەختی بۆ ڕەفاه بۆ ئاسایش و بە تۆر کولی بۆ لابردنی جمهوری ئیسلامی و دامرزانی نەوعێ لە ژیان کە ئینسانەکان خۆیان تیا تعین بکەن و خۆیان تیا سەروەر بن و خۆیان تعینکەن داهاتویان چۆن سازمانیان و شتێکی ئاوە زۆر سپاس بۆ تۆزەحەکانە هەمانی گودازگەر وەختمان زۆر نەماوە ئاخرین پرسیارم لە ئێوەیە بەڕای ئێوە تەفاوەتی 8 مارسی ئەم ساڵ لەگەڵ ساڵەکانی پێشوو لە چیا دەبینی بۆ بە نەزەری ئێوە انتظار و تەوەقع لە 8 مارسی ئەم ساڵ چی چاوەڕوانەکرێ و لە کولیەتە بانگەوازی ئێوە بۆ کۆمەلگا چییە بە بۆنەی 8 مارسی ئەم ساڵەوە میکەکەت بەسراوە هەمانجان میکەکەت بەسراوە هەمایون بەڵێ بەڵێ گوێم لێ پێم وابێ سوالێکی سەخت نییە جوابی ئەمە سەخت نییە جوابی ئەم سوالەکە ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردووە ئەو 8 مارس چه فەرقێکی هەیە تەواو دنیا ئاگادارەکە بوومە لەرزەیەکی سیاسی بە پانایی ئێران و هەروەها کوردستانیی لەگەڵ بێت لە جامعەی ئێرانە ڕووی داوە و هەموو کەس ئەزانێ کە ژنان پێش قەراوڵی ئەم 5-6 مانگەی ئەم ئاخێزە بوون ئەم قیامە بوون لە ئێرانە ئێستا ئیتر مەسەڵەی ژنان بۆ ئەوە نین لە بەرەوە کە بێژن تەنیا حەقوق و حقوقی خۆمان بێ ئەوەی کە لە بەرنامە سیاسیەکانە نووسراوە ئیجازەمان بێ حەقی ئەوڵا نازانم مسافرەت ئێرس چی گشت ئەو شتە بەراقانە بەڵکو بوونەسە بە حەق بوونەسە بەشێکی زۆریان بوونەسە بەشێکی مؤثر لە ڕەهبەری جنبش ئەسلامی و بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی یانێ لە ئاستێترا لە ڕەدیفێترا خەریکە ژنان مبارزاکەن وها نییە بۆ ئەوە بێ فەقەت بۆ خاستەکانی خۆیان بێت بوونەسە لیدر و ڕەهبەری مبارزات لە زۆر شوێنە مەرگ بۆ جمهوری ئیسلامیە مەرگ بۆ خامنەیی و فڵان و ئەمانە کاری پیاوان نییە حتا سازماندەهیکردنیشیان کاری پیاوان نییە دڕاندنی پوستر و نووسینی شعار بە دەرودیوارەکانەوە تەنیا کاری پیاوان نییە لە بەعزە دانشگایەکە ژنان حتا دەست باڵایان بووە لە مبارزە عەلەی جمهوری ئیسلامیە لە ئەم ئاخرانەوە دیومانە ڕیزی ژنانی تەحسیلکردە و باسەوا و باتەوەقعی بان لە ئەم قیامان نیشانیدا کە ژنان واقعەن لە دەورەگەر بەعدی قیامە ئەتوانن بپەڕنەبان پلەیەکی بانتر لە دەخاڵەتگەری لە
جنبشێکی سەرنگوونی تەڵەبانە کە ئیسە لە ئێرانە وجودی هەیە بە کورتی ئەوەڵی مارسی ئێمسار بە حەق ئەتوانێ ژەژنی بەشێک لە سەرکەوتنی ژنان بێت و ئەتوانێ ئەو ڕۆژە بێت کە ژنان جەمبەندیە بکەن لە مبارزاتی بە تایبەت پەنجشەشمانی ڕابردن و بڵێن تەوەقعاتی چییە؟ جمهوری ئیسلامی ئەترسێت لە ژنان هیچ بەعید نییە ئەوە کە خەریکە دەواخۆری کچان ئەکا لە مەدرسە هەل لە ئەم ڕابتە بێ هەموو کەسێک کە خەریکە ABC تماشای نویسەندە و تماشای ژۆرنالیست و تماشای مبلغ و تماشای سخۆنڕانی ژنان کە لە ناو جامعەی ئێرانە لە تاریخی ئەو جامعە سابقەی نەبووە و لە ژنان لە مەیدانە جۆر بە جۆرەکانی فعالیەتە ئاوا چالاک بێنە بەرەوە لە نەتیجە ئیمساڵ 8 مارس لایەقی ئەوەیە کە بە شێوەگەری بەرین ڕێزی لێبگیریە بە سخۆنڕانی لە سالۆنگەری ناو شارەکانە بە بڵاوکردنەوەی شیرینی و گوڵ لە محەلەکانە تەبریکی سەرکەوتنی تا ئێستا ژنان بە خۆیان بڵێن و ئەلبەتە نەتەنیا ژنان بیکەن پیاوان و ژنان ئەوە کە ژنان لە ئەو حاڵەتە ژێردەسی و چەپۆکێ هیچ هاتنە دەرەوە بەڵکە لە زۆر شنابوونە سەر ڕابەر و بە ئیسلاح جڵەوداری مبارزاتێک کە لە 5 مانگی ڕابردووە وجودی بوو ئەمە ئەو تەوەقعەیە کە لە مبارزاتی دەورەکانی بەعدی لە ژنان ئەچێت من پێشبینیم ئەوەسە لە زۆر شوێنی کوردستان و ئێران بەرەو پیریچوونی 8 مارس جۆرێتر ئەبێ بە نسبەت ساڵانیدا گوزەشتە ئەشێ وابێت هەروەها کە ژنان بە پۆل خەریکن لە خیابانەکانی تاران و شارەکانە بەبێ ڕووسەریە و حڕ ئەگەڕن وە جوابی هیچ نوێرەیەکی سەرکوتگەرنانەوە ئەو فعالانە حتمما ئەبێ دەستەندەرکاری ئەوە بن کە بە شیاوترین شێوە لە ڕۆژی ژن جەهانی ژن ئیمساڵ ڕێز بگرن جەلەسە بگرن سخۆنڕانی بکەن ئاگاهگەری بکەن و بازم جامعە متەوەجێ خۆیان بکەن پێم وایە ئەمە تەوەقعێکی زۆر عەجایب بڵند پەروازانە نییە و هیوادارین کە تەوی دەستەندەرکاران و فعالانی ژن و پیاو بۆ ئەوە تێبکۆشن کە ڕۆژی 8 مارس بکەن بەو دەرفەتە جارێتر یەکێتی و اتحادی ژنان و پیاوانی بەرابەری تەڵەب و ئازادی خاص لەی جمهوری ئیسلامی و ارتجاع ئیسلامی و ڕاوی سەرکوتگەران و بە ئیسلاح سەرمایەداران لە ئێرانە بە تەواوی نیشان بدەن بمێنە شەڕوان 8 مارس ئەکەین هیوادارین کە اتفاقاتێکی گەورە و دەرخوری 5 مانگی ڕابردووی جامعەی ئێران بکەوێت زۆر سپاس هاوڕێیان وەختەکەمان بە کۆتایی هاتووە سپاس بۆ تەوزیحەکانتان و بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا زۆر سپاس مانوو نەبن سپاس بۆ ئێوەش بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر کوێهان ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە